باشە پێم بدە چ بەو دۆ ڕووتەی گوت پێم گوتم یەک جاردی بەبەر ئەو دەرکەیدا بێ خینی خۆت لەم نەخۆت. چی گوت؟ دوی تێک ئارا و هیچی پێ نەگوترا. پێت گوت کاکم گوتی بۆ مەحبێنەی دابێ لاکی دەچێنم. پێم گوت وەڵڵا بابە تەواو ما کرد هەرەوە ما بوو مندارەکانم نێرم بچن هەرێتی بمارن لەبەر مروفەکانی هەوڵای. قەیدینە کوڕم قەیدینە هەرچی دەرێن بابرێن کوڕی خۆم ئەتوو بە قسەیوان مەکە ئەگەر نا فەرقت چی ئەتوو لەگەرەوان معناوی ئەتوو ژۆ چیوان دێدێتن ئاوها جێمەدێ هەرچی دەرێن بابرێن جێمەدێ. بابە چاوەکەم غێر ئەوانیش بێتامیان کردیا ئەوڕۆ خوا ئاوڕە چ لێداینەوە دەبی ئەو هەم مەغرور بن. کوڕم عەلی ئەوانە جیران ئەوانە ئەگەر جیران نەبن بە خودای بابت هەندە دەمچەفت نییە ئەو هایان لێ قبول بکاتن بەس خوای بە قوربانی ژنەکەی کە ژنەکەی 100 پیاوی وەکوی هەیە دێگەڕێ کوڕم کە گوتت جیران ئاو ڕادەوەستی ئاو. باشە بابە ئەتوو هەتا کەنجین کوڕم هەتا خوا هیدایەتیان دەدا هەتا تێدەگەن جیران چپایە و مەقامەشی هەیە. دەزانی ئەو پێغەمبەرە نازدارە چما پێ دەرێ دەرحەق بە جیرانی خۆ باش دەزانی. باشە بابە پێم نارێ بکەم چ بکەم. کوڕی خۆم ئەگەر بەجێ بابی خۆت دەکەی کوڕم ڕێ خۆت بگۆڕە بەو دیوی داوەرەوە هەتا ئەو ئیشە مەیسەر دەبیتن کوڕی خۆم. باشە بابە باشە بەسەر چاو ئەمر درێژ بی کوڕی خۆم ئەدی ئەو ها دەبی کوڕی خۆم. باشەوە چیانە عەلی دیتیەوە بەستە زمانە چێ خوا کوڕ و خاتری خۆی خۆت باش دەزانی عەلی ئەوەندە فەقیرە ئەوەندە مؤدەبە بەدا دەڕوا هەر شەرمی دەکە چاوی برن بکاتن یعنی کیژێکی حەریم بە ئەدەب و ئەخلاقە ئەگەر کفری و شرێک وەڵڵاهی خەرچی گوندی بەسەری عەلی دەخۆت. باشە گەفی چیان لێ کردیەوە چێخوا پێیان گوتیە چیدی بەبەر ئەو دەرکەی دانێ ئەگەرنا وای لە حار ئەوە چیانەوەی پێگوتیە ئەولا ڕەشیدیان. باشە ڕەشید دیارە لەبیر چ پێرار مندارەکانی عیزنۆبەداری هەموو قەلبیان هود و هەڵاک لە پێش خەستەخانەی مارکوژیان کرد ئەگەر قادەکە نەگەشت بە بڕوا بکە هەر نەدەما باش با لە خۆی بپرسی لەسەر لیاندا. چێخوا ئەمە نە بە خۆم نە بە مندارم هەرچی یەک سەرزی نەبغوزی و ناخۆشی بەرامباری ساڵح و منداری ساڵحی نییە بەس کاکە نازانم سەبەب چی ئەو ئەمە لە مەکەتینە بە دەغەس بزانە قەد و قسەی لەگە ناکەی تەوە سەرڕێ فکرەن واز لەو ئیشێ بینیت. سهلە عەولە سهلە ئەمن ئینشاءالله ئاز دیوەخانی دەکەم یەک دوو قسەشی لەگە دەکەم ئەڵڵا ئیقناع دەبیتن. چێخوا باوڕت بۆ خوای ئەو کوڕێ من ڕۆژێک لە ڕۆژان کەسێک دەچی لەو کوڕێ من نەبووە چمە نازانم ئەوە لە دەزانم
نزام شارەزای عەلیمە بابە چێخوا زۆر زەحمەتە ئەتوەرە لە بۆ مارەوە فیتە بە دەورەکی لێدێ ئەو هەموو کۆرانانە ببڕی ئەو جبێ و ماری چخوا قبول دەکەم ئەوە چییە وەڵا بە پێشمانە ساڵحی تادانەچی نابی کو دەبیەوە ئەوە قەت نەبوو نابیەوە زەوەڵە بابە هەر کەسێک هەستی کەچ من پێشماردا معنێ بووە گوندەکەمان لێ تێکس ئەوە هەر نابی ساڵح ئەنگۆقەدر لەو ماری دەکەن کاکە بای خۆتان لێ دیتینە و ئەوەش قەت نابی چێخوا تو ئاگا لێنێ ئەوانە چیتیان ئەوانە زۆریتان چێخوا ئێدەبرێ بابزانم چیتیان چێخوا لە خۆیان بپرسە لە کوڕم لەوڕەکەی بپرسە هێنانە دەباشە تو پێمر بزانم چیتیان چێخوا هیچ چاوەکەم مندارەکانم ناوێر مسنە سەر بیرێ ناوێر مسنە سەر هەوێزی جێستەکی لێ بدەن لە ترسی کوڕەکەی ئەولای وەنیە ساڵح وەنیە کورە سەر برد کە خوا ببینە مندارەکانی ئەولای گەلک بە ئەدەب و بە ئەخلاقن خاستن عەلیان بڕوا بکە ئەوەندە بە حیا و شرمنە خۆزیە مندارەکان ئاوای هەمووەشی عەلیبانە شێخوا با چی دێگیری مادی نەکەی قبول ناکەم بە پێ دەرکەم داهاتی بکەم باشە ساڵح ئەتو پێمرێ ڕێکم لۆدانە بە چێن دەردا بچن چێن دەرت پێ باشە با ملیان بچە بە من دیواری مارێ ڕەمەزا شامامەریدا بچن لێڕ لەخۆیان بچڕێن و بچنەوە کۆر بۆ وەکەی خۆیان ئەوها ڕاشتەشی چاکە یعنی زای بکە ئەوها بستمە پێش مارە قەل نەقوتی بێنەوە پێش ماری ساڵ هەڕوارە بە بەینی ماری سید عەلی ماری ساڵ هەڕواری دابێن ئەوز بێنەوە ماریوە نییە ئەوات پێخۆشە بەڕاستی پیا و هەر بەشی تۆ قەدری جیرانی خۆی بگری ئەمن چێخوا ئەتونا ساڵ هەتونا بەس ئەمن ڕازی نام چیدی من لەبەر ملی عەولای بنێ و هەنزەتیان پێ بگری ئەمن ڕازی نابم با منداری خۆی لە خۆی تەمبێکە با بە پێشمارم دانێن ساڵح مندارەکانی ئەولای بێعیبن بڕوا بکە ڕۆژێک لە ڕۆژان هەست بکەم یەکیان پێ خواردە نەک بەرابەرنگ و بەرامبەر هەر یەکە لە ئاوای بەخۆم لاقی دەشێنم ساڵح نەسحەتە چیت بکەم بە قسەی هەموو کەسەش هەرمە خەرەتێ کورا هەموو کەس باب و براد نییە ئەولا جیران چ گەلک چاکە ئاگال لێبی کورا ساڵح هەتا لێ نەقەومێ نازانی ئەولا چ جیرانەکە چ پیاوەکە تەمەشای مەکە کە بێع و دوورە و فەقیر و دەستکورتە دەورەمەندی هیچ وەختە قیاز نەبنەوە ئازایەت و لۆ جەوەری پیاوی ساڵح پیاوی چاک بە لەوەی زیاتر دری ئەولای عێجز مەکە کورا ئەولا پیاوە لا ساڵە بەس پێم برێ کو درت هات پیاوی بنێری برێ بزانە لە بۆم ئەو خانی لە بەردەستی ئەولای دەرینە بە هەر چەند دەچی بی دەزانی ئەولا چی گوتبوو دەزانی گوتبی ئەمە چما ساڵح و جیرانی ساڵحی بۆ دنیای دەدەم ئەتو لە بۆ من دەتوێ خانی لە بەردەستی دەرینی ئەوە ئەولایە چێخوا ئەوەشی لە منافقیە هەموو دەزانم هەر کرد بە کڕ کەچ قسەکردێ لەگە نییە وەچی پێم گوتی مۆفق زۆر سەلام لە بابشت بکە برێ ئەو ئیشێکە گوتی وەی بەسەر چاو ئەمن دەچم بەخۆم ئیشەکەی لە بۆ پێک دێنم هیچ غەمی نەبی ئەوجا ئەگەر دەڕۆی ئەتو بڕۆ خوا عافیزی بی ئای باش زۆر سەلامیشی لێ بکە باشە عەلی نەتزانی ئەوانە چێوە چوون لەکێ بزانم وەڵا گوتم بەشکم شتەکەت بە بەرجێکت بی لە ئاوایی ڕێگە دەری دوێ دەپرسم لە ئاوایی کورە عەلی کوڕم ئەمن دەترسیم ئەوانە شتەچان لێ قەومابی پێناتی چیان لێ قەوماوی کو دەزانی بە چ لێ معلومە دیار بوو مام ساڵح پێ دەکەنی دەیگوتە مندارەکان دەرکەی قەمتەرەی باش قەیم بکەن ئاگاشتان لە حیوانەکان بی بە معنای وەیە دیارە ئەو شو نایەنەوە وە دیارە ئینشاءڵڵا هەرچنە قەومابی ئەویدی هیچ نییە کوڕخۆ انشاءالله مام ساڵح بام دەیگۆ کەنجی دەستەوە وڵا سیامەند ممکنە سبەی نادووش بێت سیامەند خێرە دەپرسی وڵا نازانم مام ساڵح چ برێم دوونەشێ لە کلەنگۆ ئەڵا ناوەکەیە لە بەلاش و حەلاش داتیانە بەرخەنجەران و کوشتیتە بۆتە ئەوڵا بەێ هەر لەو گۆڕی درایەتە بەرخەنجەران وڵای سیامەند ئەم نەمزانێ کەس لە بەلاش بکوژێ لە بەلاش نەکوژرایە مام ساڵح دەرێن دەست چوویتە سەمارە جیرانەکەیان ئەویش غیرەتی قبول نەکردیە و چوویتە سەریان و شەڕی کردیە و ئەوانیش دیارە ناسیتیانەوە لێ کوشتیتیان چێ جیرانی ئەوڵای وڵی نازانم مام ساڵح
دەرێن ساڵح ناوەکە یعنی سیامن ئەوەی ئەتوو دەرێ یعنی عوڵا لەسەر مندارەکانی ساڵحی ئەوای بەسەراتیە بەرە دیارە مەم ساڵح کەسیان لە مارێ نەبووە ئەویش غیرەتی قبول نەکردیە و تووشی ئەو بەرایی بوو فەقیری ئەی قوڕت بەسەری ساڵح ئەی هەشت بەسەری ساڵح خێرە مام ساڵحەوە کوری یعنی عوڵا مرد ئەی کۆرە بیست ساڵە ئەی خەزانەتی دنیا و قیامەت بیست ساڵە ئەی ڕوودڕەش بیست ساڵە ئەی ڕوودڕەش بیست ساڵە بە چ ڕۆژی دەچێەوە ئاوایی چ بە بار منداری عوڵای دەرێ ئەی ئەوان یا ڕەبی کاشی من خدای گەورە بە بەهەشتی بەرینش شاد بکە حەت نەمدەزانێت و ئەوەندە پیاوەشی چاک و جیرانەشی باش بوو یا ڕەبی خودایە لە گوناهی کاک عەوڵای خۆش بی یا ڕەبی خودایە بە بەهەشتی بەرینی شاد بکەی لە گوناهەکانی خۆش یا ئەڵڵا براکەم لە سەرا و دنیای ئەمن گەلەکەم ئەزیەت دای ڕاستە دەرێن جیرانی باش لە برایەکی باشترە قەت نەمدەزانێت تۆ ئەوەندە پیاوبی ئەوەندە ئینسانێکی بەڕەحم و بە وەفابی ئەوڵە ئەمن لە تۆ بەغەڵەت تێگەیشت بوو ئەتوو گەلێک لە من پیاوتر بووی خۆ ئەماری دوی زمان کۆر کاتەوە چ برێم چت پێ برێم چ دەکرێت تازە کورە چەندن پێگوتی ساڵح کورە ساڵح ئاگەر لە عەولابی ئاگەر لە ماری عەولابی کورە ساڵح دەفەرمووی شێخوا بە قوربانت بم چیدی بریدم مەکولێنەوە بەس پێم برێ پێ هەنووکە ئەمە چ بکەم شێخوا ڕێکم لۆدانێ ڕێ بەس ئەمە چلۆ ئەو مار و مندارەی بکەم چیان لێ بکەم چ دەکەی ساڵح چت پێ باشە چی ئەتوو برێ ساڵح دەزانی بریە و مارێک کو ساڕێژ دەبی و کو چاکەی عەولای دەدێەوە کو بە قوربانت بم شێخوا کو تێمگەینە ساڵح دەزانی چ دەکەی مەیاسی چیژت لە عەلی مارە دەکەی پێش هەموو شتێکی مارێکی چاچیان لۆ دادنێ دەست بەسەری ئەو هێتیمانەش دادەین هەتا فەراخە دەبن لە خەم دەستنە دەرێ ئەگەر ئەوەی بکەی باش ئەگەر نا بڕوا بکە بە هیچ شتێکی ئەو برینە ساڕێژ نابی کورە برینێکی گەلە گەورەیە شێخوا ئەتوو ئەمر دەکەی ئەتوو چبری ئەمن عازرم خوا بکەم شێخوا ئەمن بتانم تۆرەی عەوڵای بۆ نەوەعی بدەمەوە والله والله بەڕۆح و گیان ئەمن عازرم لەو مندارەکانی عەوڵای ساڵح ئەوەی بکەی زۆر برینا ساڕێژ دەکەی پیاو نیمە ئەمن لە سبەیڕا ئەگەر ئەم لەوە جێبەجێ نەکەم